خاتونێکی ژنی پێشمەرگە خاتوگەشا ئەویش هەروتەیەکی هەیە پێم خۆشە خاتوگەشاوێکی لە پێشمەرگە هەموو لایەکەکەم ئەو ڕۆژە پیرۆزەکەم لە تەواوی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە پێشمەرگە براکانمان لە بەرەکانی جەنگ خۆم بە بەختەوە دەزانم کە لە ڕۆژێکی ئەومڕۆ پیرۆز و پرشنگداردا هەمومان ئامادەین هەمومان ئەو ڕۆژە بەرز و پیرۆز ڕاگرین ئاستی ڕۆژێکی مێژوویە هیوادارین هەمومان ڕۆژە بە هەند و بە مەزن بەربگرین لەبەرەوەی ڕۆژێکی دەستخۆشیتان لێ یەکەم و سوپاس لە هەموو لایەکەم و لە هونەرمەندەکان و ئێوە زۆر سوپاسان دەکەم. من لێرە یەشتت هەیە زۆر خەفەتمان بەڕاستی وکم هوەری کەرکک بەدەست خۆمان نییە بە ئای دەست پێکە خەڵکی گەرمیان دایمە بە ژمەینەت و شاڵاوی ئەنفال و تعریب و تەرحیل و هەموو شتێکەوتووە بۆیە هوەرەکەشیان بەو شێوەیە هوەرمەندێکی میلی لێرەیە شەهیدێکی زیینووە کە مەندامێکی سەنگەرە دوایین کردەی تیرۆریستی خەرەتەپەیە لەناو شەهیدەکانە بوو لەناو ئەمبوڵانسی شەهیدەکانە هەتاکو کەرکووکیش سەیران کرد ئەو هوەرمەندە خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم زیینووە عومەر گەرمیانی پێشمە عەمانی پایتەختی ئەردەن و شایانی ڕێز و تەقدیرەکە کە عومەر حەزەکەم بزانن ئەمڕۆ جگە لەوەی کە بە خۆبەخش لە هەموو بەکانی شەڕ بەشدار بووە حەزەکەم بە گۆرانی شاد تۆزە دڵی جەمعی خۆش بکە و ڕۆژی ئاڵای کوردستان پیرۆز بکە دوایین بەرهەممانە بێت. زۆر سپاس بۆ کاکە جزای ساز سپاس بۆم جۆگرە خۆشەویستانە بۆ پێشمەرگە قارەمانەکان وەلەو ئەمڕۆ بەداخەوە چەند دێگیراوە بەڵام بۆ لە پێناوی خاچی کوردستانە بەزایە ناچێت خوێنی شەهیدەکانمان هەردەم زون گۆرانێک پێشکەشەکەم بەو جۆگرە خۆشەویستانە هیوادارم بەدڵتان بێ بۆ ڕۆژی ئاڵای کوردستان بۆ پێشمەرگە قارەمان. شەهیدەکانی دوێنێ و ئەمڕۆ بەڵام ئەمەش پەیامێکە بۆی کە ئێمە هەر بەردەوامین یعنی ئەوە ناتوان فەرسەکان هونەری ئێمە لەناو بەرن ناتوان کلتورمان لەناو بەرن ئەسان پێت خۆش بۆ هینە حیران بڵی
دوا بە دوایەوە کۆتایی بانکە هێنین بەڵام کەم کۆتایی پێبێنم بۆی ئەو بەڕێزانی کە لێرەن گوێبیستی بن پڕ بەدڵ ئێمە وەکو ستافی کافتریا کە توریزم و کۆمەڵی هونەری میلی سوپاسی ئیدارەی چاخانەی شعبەکەین بەڕاستی ئەم شوێنێکی زیندووە بەڕاستی ئەم شوێنە خزمەتی شار لە هەموو ڕوێکەوە هەمومانی کۆ کردێتەوە هەموو ڕەنگەکان جیاوازەکان هەموو دەنگەکان سوپاس بۆ کاک عومەر و براکانی سوپاسیان ئەکەم کاک ئەحسان حيران دڵم و ڕۆکانێ وەرەوایە لە وشتری ملیم و ئەوە حاسەم گیراوە بە خودا دێبەلی جاوە کەوتووە تا بەن شەڕە هەرایە دەنگی کەشایەتەوە پێشمەرگەکان بریندار شەهیدیانێ و جاوە بۆ باکەن بە بەران با بدورێتەوە پشتیان چەقار چەقار برینیانە لا بەلایە گرانە ترد دباري لقلباني كزني يا خبر يكم وبدات بالنباري ويباب نظر عيناني يا واقر يكبر بوتوار ودر وخاني نبضا نببادك شيت وانا بباتشان نبقم وسداني يا لقلبي حيران دڵم و ڕۆکانێ تۆمان مەخۆ کار بەقەمان پێک نایە ئەوە لە کوێستانانم دەبارێ بارانە وەڵانە بەخنا لە داوێنانم خونەکە لە نایە ئەوە مەقصودێ هەموو دۆست و برادەران حاسڵ بوو مەقصودێ من و بەباری کۆنامان بە قەوسەکەی ماڵ لە بەغدایە
خۆم ناگرم لە بەرتاوی ئابینێ خۆم دادمەوە بەرسێ بەریدا لە شەکردارێم ئاوە گولێک ئەوڕۆکانێ دەستی لێدامەتە دار تۆ بزێ ئامان و سەردامانە ڕۆکانێ بە زەبری دادەم دێنێم ئاوە دەڵم چی بکەم بۆ کوڕە حەیرانەکەی خۆم قەدمان لە قەلێگاڵانە شەقم باتاوەکو قاویشی چاواکەم تەگەبیایە و بە تۆی داکەم ئەگەر بمدایای باچێ لەو بەلدە ڕێزگار دەکەم ئەگەر بمدایای باچێ خوامد بە قورێبە دەکەم
شان بابري لا جاي صحراء أري كران أري درختنا صوتا درختنا صوتا شنو يا شتاوى نوروضا بابري هواي بك هواي فلق روي أيوة خوشی جنابدا بإجازة جنابدا بەڕاستی دەنگی سۆزی نایەکەی و چریکە بە سۆزەکەی کاکە دڵشاد تێکەڵ بە هاواری ناڵەی ئەنفال و قرچەی دایکی جەرگسوتا و تێکەڵ بە ناڵەی ئەوینداران و لێ قەوما بوو هەر بژی و سەرکەوتوو بوون پیرۆز بێ ئەم ڕۆژە پیرۆزە من لێرەوەی چم نەماوە سوپاسی ئامادەبوونیەوە بکەم و هەر لێرەوە هەتا بە دەرگای شۆڕژە و ڕەحیماوە و ئیمام قاسم و شاری کەرکووکی قودسی کوردستان